11,000 کس و دناوا پروژه قیوان میرادور در لحولره نیشته جبن. دو هزار و چهارصد و هشت و هفت شقه دناوا 10 تورنسیو اقاطی داهنه. صد و شست و سه ولیان روبرین جده دناوا پروژه ده تین آوا کرن. قیوان میرادور لسر ریا حولر پیرمام دمیدین کردستان رو داوی دا ببینن. لسر یک جاده استراتژی لحولره جاده حولر پیرمام پروژه قیوان میرادور ته آوا کرن. اف پروژه دبه یکمین پروژه گروپا کمپانیان قیوان لحولره تی درست کرن. جاده حولر پیرمام به جاده کانوی یا بازرگانی تناس کرن. به دهم پروژه نی ینجوده لسر اوی جاده تن آواکرنو درست کرن. اندازیارن کرد لحولره دخوازن تاوران درست بکن و برف اسمان حولره و بچن. یونیک تاور که 200 متران بلند اوش 51 نهومان قاطان پیک ده دناوا پروژه قیوان میرادور دا اف تاورهنه بلند تی درست کرن. جبلی ویه که اندازیارن کرد لحولر تاوران درست دکن نها لی به دیزاین سنجراکش و انتیکه و مدرن دخوازن وان تاورن خواه ناوا پروژن خواه دا درست بکن. دناوا پروژه قیوان میرادور دا و 11,000 کس دناوا وی پروژه دا آکنجی ببن و به دیزاین که پروفیشنال و بکوالیتی که برس اف پروژه لسر یک جریکن استراتیجی لباجار حولره تی درست کرن. یونیک تاور به بلندهای خواه که دبه بلندترین تاور جه 51 قاطان پکدر لسر وی جاده بازرگانی لباکور باجار حولره اف تاورهنه ته آوا کرن. اندازیارن کرد حول دانه به دیزاین که مدرن و اندازه آنوی ابکار اینانا کرستوین کوالیتی برز و قمالی اوی تاوری آوا بکن. ئێمە وەکو گروپی کۆمپانیەکانی قەیوان
کە لە ساڵی 2004 یەکەم پرۆژەمان لە بواری خانوبەرە دەست پێ کرد لە شاری سلێمانی بریتی بوو لە قەیوانستی یەک کە پێکهاتە بوو لە شوقە و ڤێلا. دوای ئەوەی کە سەرکەوتنێکی باشمان لە پرۆژە بەدەستیانە و فیدباکێکی باشمان لە هەوڵاتی نیشتەجێ ئەم پرۆژانە وەرگرتەوانێ بڕیارماندا کە چەند پرۆژەیەکی تریش لە شاری سلێمانی خۆشەویست دروست بکەین. یەکێک لە پرۆژە هەرە گەورەکان بریتی بوو لە پرۆژەی بەرزایەکانی سلێمانی کە ئێستا پرۆژەیەکی گەورەیە کە پێکهاتە بوو لە شوقە و ڤێلا کە جێگەیەکی شانازیە بۆ ئێمەش و بۆ هەموو هاوڵاتێکی ئەم شارە. دوای ئەوەی کە تێگەشتمان هەبوو بۆی کە ژیانێکی خۆشتر و خۆشگوزەرانتر دابین بکەین بۆ هاوڵاتیانی ئەم شارە و خبرە وەرگرتنێکی خبرەیەکی ئەزمونێکی زۆر باشی بواری خانوبەرە بیرمان لەوە کردەوە کە پرۆژەیەکی سەردەمیانە و هاوچەرخ و سمبولی و جوان لە شاری هەولێری پایتەختی هەرێمی کوردستان دەستکەین بە دروستکردنی کە بریتی بوو لە پرۆژەی قەیوان میرادۆر. یونیک تاور دبێت تاوەرێ دەهەمین دناوا پرۆژێ قەیوان میرادۆردا. ئەف پرۆژە لەسەر ڕووبەری 139,000 مەترên دووجا تێ ئاواکردن و دروستکردن. پرۆژەی قەیوان میرادۆر لەسەر ڕووبەری 139,000 مەتر دووجا دروست دەکرێت. پێک هاتووە لە 10 تاوەری نیشتەجێبوون لەگەڵ 163 ڤێلا. تاوەرە نیشتەجێبوونەکانمان یەک دانیان تاوەرێکی 51 نەهۆمیە کە تاوەرێکی یونیکە ئەبێتە یەکێک لە بەرزترین تاوەرە نیشتەجێبوونەکانی شاری هەولێر. تەواوی تری تاوەرەکانی ترمان بە بەرزی 27 نهۆم دروست دەکرێت کە بە جۆرێکە لە بەشی ژێرەوەی تاوەرەکان 3 نهۆمی ئەندەرگراوند کار پارکینگمان هەیە بۆ خزمەتی یەکە نیشتەجێبوونەکان و لە نهۆمی زەمینیدا بەشی بازرگانیمان هەیە بە تەواوی لەسەر شەقامی سەرەکی پیرمام هەولێر و لەگەڵ شەقامی 6 مەتری کە دەکەوێتە تەنیشتی پرۆژەکەمان بە شێوازێکە کە هەمووی بەیەکەوە بەستراوەتەوە و هەموو کۆمپانیا ناوخۆ دەرەکیەکان کە دەتوانن سوودمەند بنرێ لەو بەشە بازرگانیە. هەر تاوەرێک ژێوانە نزیکی 100 مەتران بلندە و ژێ 31 قاتان پێک تێ. سێ قات ji bo parka otomobîla û rawestiyana wan, yek jî ji bo bazirganî û yên dijî ku dibin 27 qat ji bo şoqa û yekên niştecîbûnê ne. Di nava proje قەیوان میرادۆردا ji bo her tawerekê ev ê me behs kirî ku 104 metran bilind 31 nihûman pêk dê 120 payelan lê didin û 20 metran kîr dikin. An ku dibin jêr erdî da asanî û konkurîtî têda kart înin heya bikare her payelek 500 tonna ji hêzê helbigire. Di nava evan hemû 120 payelan de hemû havra dikarin heya 60,000 tonna ji hêzê ya her tawerekî helbigirin. Ewa endaziyarên me di nava evî projeyê de kar dikin. سوودی پایالەکانمان بۆ گواستنەوەی لۆدی تاوەرەکە بۆ بەهێزترین چینی خات لەژێر زەویدا واتە ئەم پایلانە چینە لاوازەکان تێپەڕێنێت و ئەگاتە بەهێزترین چینی خاک و سەپۆرتی بیتاوەرەکانمان دەکات لە هەمووی هێزە دەرێکەکاندا. لە کۆگیشتی پایلەکانماندا بڕی 174 تەن شیش بەکار هاتووە لەگەڵ 2000 متر مکعب لە هەر پالێکشدا 1.5 تۆن شیش و 7 متر مکعب کۆنکریتی تێکراوە کە شیشەکە بە درێژایی پایلەکە شۆڕ بۆتەوە هەتا بنی پایلەکە کامە جۆرێکی دیزاینە کە شیشەکە بەردەوامە لەگەڵ کۆنکرێتەکەدا
کە تیرەی هەر پایلێکمان 1 مەترە و بۆ هەر لە پرۆژەکەماندا ستاتیک تێست و داینەمیک تێست بۆ پایلەکانمان کراوە کە ئەمە تێستێکی زۆر باشە کە دڵنیاییمان دەداتێت کە ئەو بە حەقیانەت ئەو لۆدی هەڵگرتنی ئەو چێکی ئەو پایلە بکاتەوە. دنابا هر قاتێکی وان تاوەرن قەیوان مێرادۆردا 10 شوقەیان ڕووبەرên وان جودا tên دروستکردن. نزیکی 10,000 کەسان دikarin nava tawerên qeywan mêradûr da jiyanê bikin û akincî bibin. Başa enda ziyar tuana. Buma behz bike tawerên qeywan mêradûr. Cewaziya wan çi gel tawerên klasîk. کاک دلێر ئێمە ئەوکۆندا زێرانیان پرۆژەیە بیرمان لەوە کردەوە کە دیزایانی دەرەوەی ئەم تاوەرانی ئەم پرۆژەیە بە تەواوی جیاواز بێت لە تەواوی دیزایانی پرۆژەکان با بڵێن تاوەری پرۆژەکانی تر بەوەی کە نهۆمەکانی سەرەوە بە شێوەیەکی جیاواز دروست بکەین کە لە ڕووی تەلارسازیەوە دیزایانێکی زۆر جوان و جیاواز لە پرۆژەکانی تر ببەخشێتە هەر باڵەخانەیەک یان هەر تاوەرێک. باشە ئەو جیاوازیە چییە؟ ئەو جیاوازیە ئەوەیە کە ئێمە پێنجنهۆمی کۆتایی هەر باڵەخانێکیان هەر تاوەرێکمان تایبەتمەند کردووە بە دروستکردنی شوقەیان با بڵێن یەکەی پێنت هاوس. باشە سەررجەمی وان پێنت هاوسات نۆڤە پرۆژەی دەت بنە چەند؟ ئێمە بۆ هەر باڵەخانەیەک 10 پێنت هاوسمان هەیە. کۆی گشتی پرۆژەکە کە بریتە لە 10 باڵەخانە واتە کۆی گشتی بە نزیکەی 100 پێنت هاوسمان هەیە لەم پرۆژەیەدا. گروپê qeywan dixwaze hevrikiya endazayî û ya telarsazî di durustkirina projeyên nîştecêbûnê de bê kualitiyên berz li Hewlêrê bi Mêradûrê rêkaberiyê bike. بەتایبەت لە دیزانی تەلارسازیەکە لە تەلارەکانە کە کردومانە دیزانێکی جیاوازی هەیە بەتایبەت چیمان کرد لە ڕووکاری باڵەخانەکانە هێڵی ستونیمان بەکارهێناوە کە ئێمە هەوڵمانداوە بمانەیەکو ئەمانەی ئەو بڵین کەوکو ئایندەیەکی گەشە سندووی هەولێرە ئەو هێڵە ستونیانە و لەگەڵیشیا ئێمە چەند تەدریجی لە کۆتایی باڵەخانەکانە بە تەدریجی دیزاینمان کردووە کە هەمووکو بڵین جیاوازیەکی هەبێ لەگەڵ باڵەخانەکانی تری لەو ناوچەیە هەیە لەو نزیکی خۆی هەیە جیاواز بێت وەکو پرۆژەکەی ئێمە و هەم لەلایەنێک تریشە وەکو پێنت هاوس ئیسفادەمان لێ کردووە و پێنت هاوسەکانی چۆنە کە هیچ پێنت هاوسێک ڕووی ئەوەی بەردەمی نەگرێت ینی هەر پێنت هاوسە و ویوی خۆی هەبێ و ئێمە ئەوەی کە کاریشمان لەسەری کردووە ئەنی خاڵێکی ترکە ئیشمان لەسەری کردووە بەکارهێنانی ڕێژێکی زۆری شوشەیە لە ڕووکاری باڵەخانەکانمانە بۆچی بۆی کە ئەوەی کە لە ناو تەلارەکەیە ئەژی زۆرترین ویوی شاری هەولێر ببینێت. دووریا di navbera evan taweran û villeyan 108 metran jêk dûr in. Sad û şêst û sê villeyên qebare cuda di nava projeyê da ku li ser blokên cuda hatîne parvekirin tên avakirin. گرنگترین تایبەتمەندی ڤێلاکانی ئەم پرۆژێ ئەوەیە کە ژمارەیەکی زۆری لە ڤێلاکان ڕووبەریان گەورەیە واتە ڤێلای 300 متری 400 متری 500 متری و هەروە 505 متریمان هەیە وەجگە لەوەش ڤێلای مامناوەندیشمان هەیە کە ڕووبەریان 240 مترە بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە کە هەموو ڤێلاکان بە تەواوی لە یەکتری جیا کراونەتەوە کە ئەمەش بەپێی ناوەزانستێکی پێی دەوترێت دیتاچت ڤێلا لە هەمان کاتیشە بە درێژایی هەموو شەقامەکانی ناو ڤێلاکان پشتێنێکی سەوزاییمان هەیە کە ئەم پشتێنە سەوزاییە جگە لەوەی کە جوانەیەکی زۆر ئەبەخشێتە پرۆژەکە لە هەمان کاتیشە کاریگەریە نەرێنیەکانی دەرەوەی ڤێلاکە بە بەردەوامی بۆ ناو ڤێلاکان کەمەکاتەوە.
هەموو ئەو مەتریاڵانەی کە لە دروستکردنی ڤێلاکانی ئەم پرۆژەیە بەکارهێنرێت بە بشکنینێکی وردی تاقیگەی ئەندازەیدا تێپەڕ دەبن دواتر لەلایەن ئەندازیارانی سەرپەرشتاری پرۆژەکەەوە پەسەند ئەکرێن لە هەمان کاتیشا ئەو مەتریاڵانەی کە بە تایبەتی بۆ ڕووپۆشکردن بەکارهێنرێت لە گونجاوترینی ئەو مەتریاڵانن کە لە ڕووی ژینگەییە پەسەند کراون. دیزاین نوی ین وان ولان لدوف بشه لگریان و دیفچونا گروپ قیوان لحولیر و لکردستانه اف لحاتین دیزاین کرن. ئەوەی پرۆژەی قەیوان میرادۆر جیاکاتەوە لەگەڵ پرۆژەکانی تر لە ڕووی تەلارسازیەوە جگە لەو ناوازەیەی کە لە واجیهە و دیزاینەکەی هەیەی گرنگێکی زۆرمان بە ڕێژەی سەوزاییداوە لە پرۆژەکانمانە بە شێوەیە کێمە لە نێوان باڵەخانەکەمان و شەقامی بەردەمی ڕێژێکی زۆری سەوزاییمان هەیە و بە هەمان شێوە لە نێوان باڵەخانە و ڤەلاکانیش ئەو ڕژە زۆرە سەوزاییەمان هەیە بۆی خەڵکی پرۆژەکە بتوانن ئیسفادەی لێ بکەن و ئاسوودە بنتیایە و بە هەمان شێوە ئێمە ڤەلاکانیشمان جگە لە شۆستە و جادەی بەردەمی کە هەیە شریتێکی تری سەوزاییمان هەیە لە بەردەمی ماڵەکانە و کە هەوڵمانداوە ئەو ڕێژە زۆرە سەوزایی کە هەیە لە ناو پرۆژەکەمانە و خەڵکی بتوانن بە ئاسانترین شێوە ئیسفادەی لێ بکەن و کەشێکی ئارامتر و باشتر بخۆقێنن بۆ دانیشتوانی ناو پرۆژەکە. روزانه با صدام کارمندان کرد و اندازیارن همو بوارکی ده دناوا وی پروژه ده هاتینا بلاف کردن و همو آلیکی کار دکن. پرۆژەی قەیوان میرادۆر بەدەستی ئەندازیارانی شارەزای کورد دروست دەکرێت کە سەرجەم ئەندازیارەکانمان کوردن و شارەزایی باشیان هەیە لەم جۆرە لە کارکردندا و لەگەڵ ئەوەشدا کرێکاری بیانی و ناوخۆ کار دەکەن لە پرۆژەکەماندا کە ڕاستەوخۆ ڕۆژانە 500 کرێکار ڕۆژانە کار دەکەن لەسەر پرۆژەکە بە شێوازی ڕاستەوخۆ بە شێوازی ناڕاستەوخۆش نزیکەی سەر و 500 کرێکار کە خزمەت وزارەکانیان بۆم پرۆژەیە دابین دەکەن. لەگەڵ ئەوەشدا ئێمە پرۆژەکەمان گەیشتوتە مستەوایەک بەدەستی ئەم ستافە شارەزایە ڕێژەی لە 60 پرۆژەکەمان تێپەڕاندووە و ئینشاڵڵا بە ماوەیەکی کەمتر لەوەی کە بەڵێنمانداوە بە خەڵک ڕادەستی دەکەین یەکەکانمان. دناوا اوی پروژه دا روزانه 20 کارمند ابتنه لبش دروست کردن پایان شیشن آسنی دناوا اوی پروژه دا بره کار دکن دبا اف کارمندن هنه همو 20 طنم شیشن جدا قباره جدا ین آسنی جبو پایان هر نهومکی او آماده بکن ده هر نهومکی ده نزدیکی 30 طنن شیشن آسنی جبو پایان تنه کار آنین و 5 طنن آسنی آنکو شیشن اوها جبو سقف و آنکو بانی تین کارانین آنکو ده هر نهومه کی ده به بالاخانه ده اول قیوان میرادور ده تین درست کردن ده به 8 طن شیشن آسن اوها بقبارین جدا تین کارانین آنکو سرجم شیشن آسنی ده هر تواره کی ده 27 نهومی نزدیک 2920 طن شیشن آسن اوها ین قباره جدا تینا کار آنین هیا تواره که بهز بدرست کردن دبا ریجا که او همازن یا شیشن آسنی تیدا بکار بینن تمام دمیدا و تشتی دلخوش و کیفا من جی پراحت یا اف شیشن هنن آسنی لکارگاه کما کردی لکلاری تی برامانین به کوالیتی که باش و پریا اندازیار مو اوان کار کردن هنن کرد اتناوا بالاخانه اوی پروژه دا تیم کار آنین
ئێمە لە هەر تاوەرێکدا کۆی گشتی کۆنکرێتمان 21,000 متر مکعب کۆنکرێت بەکار دەهێنین لە هەر تاوەرێکدا بەڵێ لە هەر تاوەرێکدا باش هەمی تاوەرەدا چەندە لە هەموو تاوەرەکاندا 189,000 مکعب 189,000 متر مکعب کۆنکرێت لە کۆی گشتی تاوەرەکاندا بەکاردێت باشە نسبەت ڕێژە ئاسنی چەندە شیشت ئاسنی هەموو تاوەراندا لە ڕێژەی ئاسنی تاوەرەکاندا تەمەن هەر ئاسنێک 2000 هەر تاوەرێک ئافو 2920 تۆن دەخوازێ کۆی گشتی تاوەرەکانمان 27,000 تۆن شیش دەخوازێت شیشی جۆراجۆر گشتی کۆنکریت چەند پرۆژەیدا تێدا بکارانین هەم بە کۆی گشتی پرۆژەکەمان بە پێی ئەو خەمڵاندنی کە بۆی کراوە تەعاان پرۆژەکە تاوان نەبووە تا دیقەتێکی ئەوەی هەبێ بە نزیکەی 200,000 متر مکعب کۆنکرێت بەکارات ئەبە هەموو دۆتەنتە گوتیش بلی یونیک تەوەرە ئەو 51 نهۆمە حساب نەکراوە کۆی گشتی بە نۆ تاوەرەکەی ترەوە بێژگە ئەو تاوەرە 51 نهۆمە لەگەڵ بەشی ڤێلاکان و ئەو پارچەخن گوزارانەی کە هەمانە 200,000 متر مکعب کۆنکرێت پێیدا بەکاردێت لە پرۆژەکە. گروپا کۆمپانیان قەیوان کاریە هەیە نەها زێدەتری 15,000 یەکەین نیشتەجیبوونێ لە تەڤایە عێراق و کوردستانê دروست bike ئەو بە سەدان یەکەین din jî niha di cîbecîkirinê dane. ئێمە و گروپی کۆمپانیەکانی قەیوان دوای ئەو سەرکەوتنە گەورانەی کە بەدەستمان هێنا لە شارەکانی سلێمانی و لە شاری هەولێری خۆشەویستیش بیرمان لەوە کردەوە کە لە چەند شوێنێکی تری هەرێمی کوردستانیش دەستکەین بە دروستکردنی پرۆژە بۆی ژیانێکی خۆشتر و شایستەتر بۆ هەموو هاونیشتیمانێکی هەرێمی کوردستان دابین بکەین لە شاری کەلاری خۆشەویستی دەستمان کردەوە پرۆژەیە کە لێسا لە بواری دروستکردندایە و لە داهاتووشدا بەرنامەمان هەیە کە پرۆژێکی تر لە شاری ڕانی خۆشەویست دەست پێ بکەین و دەستی ئاوەدانیمان دەوێت بگاتە ئینشاءالله هەموو شارەکان و ناوچەکانی تری هەرێمی کوردستان بە پلان و لە ئێستاشدا لە شاری بەغداش دەستمان کردەوە بە پرۆژێکمان لە تەواوبووندایە و لە ساڵی داهاتووشدا پلامان هەیە کە دوو پرۆژەی تریش بخۆینە بواری جێبەجێکردنەوە کە پێکاتوە لە دوو پرۆژەی سکای سکرایپەر کە بریتیە لە ئەبراجی ئەلفاخر لەگەڵ ڕەوانی دوو و لە ناوچەکانی تری عێراقیش ئینشاءالله لە بەرنامە هەیە دەستکەین بەکاری خانوبەرە لە بۆی ئەو ئەزمونێکی هەمانە لە سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستان و عێراقی سونبەن بێلەی لە شاری فەلوجەی خۆشەویستیش پرۆژەمان دەست پێ کردووە و پلانیشمان ئینشاءالله داهاتووە پرۆژە لە سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستان و عێراق دەستکەین بە دروستکردنی. Di plana hikûmeta Kurdistanê de projen mezin û quality berz li hewlêra paytext dirûst bike.